كغاز لا كدائما شاغل يشتكي او انت ده ستبدو بس لا يحبوا بس تواجه هذا يا ابو ايمان لا رحمه شيء حفاظ انا رحمه الولد فايل زي كده كده التركيز وتنفس وانا يعني للرخاوه امشي صوم تواني مناي خوای گەورە من زینب محەممەد ناسرە بە ماڵسا زینب بەرپرسی لقی هەڵەبجێ ڕێکخراوی پشکانی ئیسلامی لە ساڵیادی دامەزرانی ڕێکخراوی پشکانە پیرۆزبایی گەرم لە سکرتێرە و ئەندامانی سکرتاریەت و هەموو سەرجەم ئەندامانی ڕێکخراوی پشکانەکەم بە تایبەت ئەندامانی ڕێکخراوی پشکانی لقی هەڵەبجە ئێمە لە ساڵێری دامەزرانیان لە ڕێکخراوی پشکان هەفتەی هۆشیاری و ڕۆشنبیری ڕاگەیاندووە ئێمەش لە سۆنگەی پەرۆشیمان بۆ پەروەردە و ڕۆشنبیری کچانی گەنجمان ساین بە سازکردنی خێوەتگەیەکی یەک ڕۆژەکە چوار محازەرە لە خۆی ئەگرێت ڕۆژێکە لە بەیانی تا ئێوارە چەند چالاکێکی وە چەند محازەرەیەک و چەند چالاکێکی تایە بابەتەکان کە زیاتر پەروەردەیی و هۆشیاری کارمان کردووە لەسەرەوەیکە بابەتەکان تایبەت بن لەسەر ڕۆشنبیرکردن و هۆشیارکردنەوەی کچانی گەنج و هەر خێوەتگەکە تایبەتە بە کچی گەنج و لاو تەمەنیان کە لە سەر و 16 تا 25 ساڵ بێم و ژمارێکی بەرچاو لە پشکان و لە گەنجان بەشداریان کردووە بە ئامادەبوونی سکرتێری ڕێکخراوی پشکان و کۆمەڵێ لە پشکانی کادری ڕێکخراوی پشکان هیوادارین کە جێگەی ڕەزامەندی هەموو بەشداروان بێ و ئێمە دەستخۆشی لە سەنتەری حکمەی سیروانەکەین کە شوێنی خێوەتگەکەمان هەڵبژاد و من ناوم ڕانیا ئاکۆیە ئەمڕۆ بەشدار بووم لە خێوەتگەی یاد و بنیات کە لقی دووی خوشکان ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لە هەڵەبجە بۆیان ساز کردوین بەڕاستی ئەنجامدانی ئەم جۆرە خێوەتگانە بۆ ئێمەی گەنج بە تایبەتی زۆر گرنگە کە دەستخۆشیان لێ یەکەین و بەڕاستی لە هەموو بوارەکانە چالاکی خۆیان هەیە و بە تایبەتیش بۆ گەنجان لایانی گەنجان چونکە بەڕاستی لەم سەردەمەی کە ئێمە تیایدان هەموو ڕێکخراوەکان و بڵین هەموو چین و توێژەکان سەرنجیان لەسەر ئێمەی گەنجەکە بەخشتەمان بن بەلاڕێماندا بدەن بەڕاستیش ئەم جۆرە چالاکیانە بۆ ئێمە زۆر گرنگە کە بۆمان ساز بکەن بۆی کە خۆمان بەرەو پێش ببین چکە بەڕاستی ئێمەی گەنج تینووی زانیارین پێویستمان بە فێربوونە کە بەڕاستیش لە هەموو لایەکەوە خیانی خزمەت بە ئێمە ئاکەن و ئەم جۆرە چالاکیانەمان بۆ ساز دەکەن بڕۆندەکان ئەبێ شتی گەورە بدەن كان برندانة زوج بنا بانك الزوية سيري النتيجة زوج برادة أقلب كأوهم خصوص زارية ودي هم روشكين خوايا خوان بناسن بسم الله الرحمن الرحيم أمرو من أسودة إبراهيم لقل رخراوي نزجين وري حكمة بجدار بوم ل خواتجي يادو آيندا كبراستي أم خواتجانا زور بيوستن وكان محاضرة كي بيوست من بيشكش كرا كزور بسود بون خواتجانا بو أمي جنجان زور بيوستا چونك براستي لم زمانه دا لسوشيال ميديا لسوشيال ميديا و ڕێگەی مۆبایلەکانمانەوە چەندین شتی خراپمان ڕێتە بەردەم و ئەم خێوەتگانە هۆشیارمانەکەنەوە لەو شتانە و کە یارمەتیمانەدەن بۆ گەشتن بە داهاتوویەکی باش. سڵای خواتان لەبێت من سمێ عومەرم کارگێری ڕاگەاندن و هەڵبژاردننی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستانم لە سلێمانی. ئێمە ئەمڕۆ هەفتەیەکی هەڵمەتی ڕۆشنبیری و ڕاگەاندنمان ساز کردو بۆ لەقەکانمان بە بۆنەی 32 ساڵیادی ڕێکخراوی خوشکانەوە. هاوکات ئەمڕۆمان لقی هەڵەبجێی ڕێکخراوی خوشکان ئەم مخەیەمیان سازداوە بۆ نزیکی 150 گەنجی تەمەن 18 ساڵ بۆ 25 ساڵ کە من پێم وایە وەکو گەنجێک خۆم ئەم قساکەم پێم وایە گەنجی ئێمە زۆر تینووە تینووی بابەتی پەروەردەییە تینووی بابەتی ڕۆشنبیریە تینووی خۆناسینە تینووی خواناسینە ئێمە لە ڕێکخراوەکانی حیزب لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی پێویستەکە زۆر هاوکاریان بین زۆر دەستبارگریان بین لەگەڵیان نابین ئێمەش ینی لەناو ئەو خۆناغا بووینە یا خۆمانمان دۆزیوەتەوە تا ڕادەیەک بەڵام زۆر پێویستمانە کەسانێک دەستمان بگرن پێویستەکە ئێمە لە ڕێکخراوەکان دەست ئەم گەنجانە بگرین بۆی کە زۆر فۆکسیان لەسەرە زۆر تەرکیزیان لەسەرە ئەم تەمەنە زۆر گرنگە بۆی کە کەسێکی بنیاتەری
خاوەن بەرهەم کەسێکی بنیاندەری خاوەن فکر دروست بێت پێویستەکە لە بیریان نەکەین یعنی یەکێک بێت لە گرنگترین ئامانجەکانی ئێمەی ڕێکخراوەکان کە ئیشیان لەسەرکەین کە لەگەڵیان نابێن کە لە معاناتیان تێبکەین بزانین چ بابەتێکیان پێویستە چونکە زۆر تەرکیزیان لەسەرە تەرکیزیان لەسەرە بۆ بەلا ڕێبردن چونکە ینی زۆر خێرایە گۆڕانکاریەکان گۆڕانکاری لە سۆشال میدیا و زیرەکی دەستکرد و فلان و فلان ئەگەر کەسێک نەیە دەستیان بگرێ بە پەروەردەوە و گۆشەگیریان کا بە پەروەردە و کەسێکی بەرهەمدار و بەرەکەتدار و گەوریان لێ دروستکە ئەو کاتە ئێمە زەرمەندیان لە خەتاباریان فليستجيب متشخص كمان الله يقولنا حتى لا يعمل بعض الطبيب لو كبيسم نفس ما يا قدرت بدو برتمشي يمجد فينا وتبرتزي بزيلاني بعاكي نواقي